بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش تەندروست باش و ئاسوودە و کامەران بن لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە پەیامەوە بە هاوکاری هاوکارانم لە کۆنترۆل لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی کۆمەڵی گورگە و بابەتی جیاواز ومێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە و بۆ بابەتەکانیشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. سڵاوتان لەبێت بینەرانی عەزیز خۆشحاڵین جارێکی دیکە هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک زانیاری و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون کە پەیوەستن بە ڕۆژەوە بزانین ئەو بابەتانی ئەمڕۆمان کە پێشکەش بەوەی دەکەین کە هیوادارین سوود و ڕەزامەندیەوەی عەزیز بێت. لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی کێشە و گرفتە خێزانەکان دەکەین. دەبینین ڕۆژانە لە هەرێمی کوردستاندا ئامارەکانی جیابوونەوەی خێزانەکان کێشە خێزانەکان ڕوو لە زیادبوونەوە. ئێمە لەم تەوەریەماندا باز لە هۆکارەکان دەکەین و بزانین ڕێگە چارەسەرەکان چین بۆی کە لێکترازانی خێزانەکان ڕوو نەدادووە نەبێتەوەی هەڵوەشاندنەوەی خێزانەکان و ئەو گرفتانی کە هەیە چارەسەر بکرێت و ئایا لە ئێستادا ئەو گرفت و کێشانی لە نێوان خێزانەکاندا هەیە بۆتە دیاردەیە کە لایەنە پەیوەنددارەکان بە جددیتر کاری لەسەر بکەن. وەروەها لە تەوەری دوی بەرنامەکەماندا هەر لەو چوارچێوەیەدا دەمێنێتەوە کە لە پارێزگای سلێمانی دیبیتێک لەسەر پاراستنی خێزان کە بە ناونیشانی پاراستنی خێزان ژیان و شناس و گەشەپێدانی کۆمەلگایە ساز دەکرێت. ئێمە لە تەوەری دومی بەرنامەکەماندا ئەو پانێڵە دەگوازینەوە بزانین باز لە چی دەکرێت و ئایا چارەسەرەکان چین لە ئێستادا بە شێوازێکی گشتی کە بۆ پاراستنی خێزان و کۆمەلگا دەخرێتەگەڵ. بەڵایزان هەوڵدەین لەگەڵ پەیامنەرانمان زانیارەکانی ڕۆژی شار و شارچۆکانی هەرێمی کوردستان بۆ ئێوەی عەزیز بگوازینەوە و دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا. بەزەن لە قەزای سی سادەت سنتەرێکی وەرزشی کراوەتەوە هاوکارمان وشار محەممەد ڤیدیۆکی لەو بارەیە بۆ ئامادەکردنی پێکەوبینەری دەبێت. ئێمە وەکو سنتەرەکەمان سنتەری وەرزشی کرۆس کە لە سەرەتایە تەناوەکو گروپێکی بچووک ئەم ڕاهێنانەمە ئەنجامەیە. ئەم ڕاهێنانەش وەکو پێویستیە لە شارەکەمان کە خەڵکانێکی زۆر ئارەزومەندی ئەم جۆرە وەرزشن و تەنها لە پێناو تەندروستێکی باشە ئەم جۆرە وەرزش ئەنجامێن. خەڵکانێکی زۆر لە هەموو سەرجەم تەمەنەکانی تێدایە. سوپاس بەخوا ماوەی 5 ساڵە بەردەوامین وەکو گروپێک، بەڵام لە ئێستاە داواکاری لەسەر مۆرشە زۆر بوو توانیمانە سنتەرێکی وەرشی تایبەت بەم یاریە ئەنجام بدەین بکەینەوە و تا ئێستاکە سنتەرەکەمان خەڵکێکی زۆر لی سوودمەند بووە لە سەرجەم تەمەنەکاندا و خەڵکانێکی زۆر بە مەبەستی چارەسەری سروشتی بە مەبەستی عیلاج تەبیعی سەردانی سنتەرەکەمانەکەن و کەسانێکیش بە مەبەستی کەمکردنەوەی کێش و زیاتر ئەو کەسانە
حەزیان بەم جۆرە وەرشەیەکە تەمەنیان لەسەرەوەی واتە کەمتر مناڵان ئەم جۆرە وەرشە ئەنجامەدە و لە ئێستای نزیکەی 40 فێرخوازمان هەیە لەم جۆرە وەرشەیە. سوپاس بەخوا ماوەی 5 ساڵە بەردەوام و خەڵکێکی زۆر سوودمەند بۆ لی. ماوەی 3 ساڵە بێت بەردەوام هاتووم بۆ ئەم وەرزشە لە ڕاستیە سەرەتای بیرکردنەوەکەم بەداخەوە کەمێک دواکەوتم بەڵام ئەوە زووتر بە هاتمایە. لە ڕاستیە کاتێ باشە بۆ ئینسان کە بێت بۆ وەرزش هیچ نەخۆشیەک لە بەردەمی نەبێت، بەڵام ئەگەر نەخۆشیەک ترساندی تێ هاتی بۆ قاعە هێشتا هەر باشترێکە لەوەی کەنەیت. لە ڕاستیە ئەو ماوەی کە من هاتووم بۆ ئێرە ئیسفادەیەکی زۆرم کردووە لەم وەرزشە بەردەوام لێرە مامۆستا سەربەست تەمرینێکی زۆر باشمان پێکات کە تەمرینەکەین هەست بە ئاسوودەیی جەستەکەین، هەست بە خەوخۆشیەکەی، هەست بەواکەی کە جسمێکی سوکت هەیە، هەست بەواکەی لە ڕۆیشتنە گۆڕانکاریی زۆرت بەسەر هاتووە. جاران تەنگە نەفەسیەک لە کاتی ڕۆیشتنە هەبوو، ئێستا ئەو تەنگە نەفەسیە نەماوە، چەند پلە بەسەر قادرما ڕۆی خواستێکی ئارەزومەندانی باشت یا هەیە بۆ ئەوەی سەرکەوی بەسەر پلەی قادرمەکانە. لە ڕاستیە ئەمەش هۆکارێکی زۆر گرنگە بۆ پاراستنی لە کۆمەڵی نەخۆشی وەک نەخۆشی شەکرە، وەک نەخۆشی ترایگلیسرین، وەک نەخۆشی کۆلیسترۆڵ. ئەمانە هەمووی لە ڕێگەی وەرزشەوە بە شێوەیەکی زۆر باش دائەبەزێ و داواکارم لە هەموو هاوتەمەنەکانی خۆشم کە بیر لەوە بکەنەوە لەبەر ئەوەی کە ئەچن بۆ عیادە، ئەچن بۆ خەستەخانە، بابێن بۆ قاعە و وەرزش بکەن، دوورە بن لە هەموو نەخۆشیەک و جەستەیەکی تەندروست و باشیانە بێت. من کێشم زیاو بوو 100 بەڕۆژوو بوو. بەرنامەیەکی ڕێژیەمی ناتەندروستم کرد، جیسمم وەکو شتێ لە نەخۆشوشتی واز بوو، ناشرین بوو. ئیتر کاک سەربەست ئەم سەنتەرە لە 2016 پەیوەندیم پێوە کردن، ئەو مەرحەلەم تێپەڕان و ئیستا شکر وەزعم زۆر باشە و وەزنم نەزیایی کردووە، چەوریشم دابەزیوە، لە زۆر شت یعنی ئیسفادەم کردو. ئایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر هۆکارەکانی زیادبوونی گرفتە خێزانیەکانەکەین. چینە ڕانیە لای میوانەکەمان مامۆستا ئامیر عەبدولقادر، ڕاهێنەری گەشەبێدانی مرۆیی. مامۆستا ئامیری سڵاوی خوات لێبێ و بەیانیت باش گەر لەوەوە دەست پێ بکەم هۆکارەکان یاوە خۆت پاڵنەرەکانی زیادبوونی گرفتە خێزانیەکان بەڕێستان بۆچی دەگەڕێنەوە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان خۆم بە خۆشحاڵ دەزانم لە بەرنامەیەکی ڕاستەوخۆ کە قسە لەسەر گرفتە خێزانیەکان یاخود هەڵوەشانەوە و بە ئاقارێکی خراپدا ڕۆیشتنی خێزان لە کۆمەڵگەی کوردەواریدا بکەین. بێگومان خێزان لەو خەڵکە پێک دێ لە دایک و باوک و خوشک و براو، نەنک و باپیر و مام و خاڵ و ئەوانە پێک دێ وەکو خێزانێکی بچووک یاخو زۆر جار لەوە دەردەچێت گەورەتر دەبێ. ئەم کێشانە ئەم گرفتانە لە مابینی ئەم کۆمەڵە خەڵکە پێی دەگوترێت گرفتە خێزانیەکان. بێگومان لە سەردەمی ئێستاماندا ئەگەر بێت و
دیقەت بدەین کە گرفتەکان گەلێک زۆر بووە، کێشەکان گەلێک زۆر بووە لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا، لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگا گرفتەکان لەگەڵیدا گەورە دەبن و زیاد دەبن. لەبەرەوە پێویستە وەکو پێشنیازێک بۆ ئێوەی بەڕێز مانجێک دابنێن هەر جارەی کەسایەتیەک لێکۆڵەرەوێک بانکەن باس لە کێشە خێزانیەکان بکەن. هەنجا هەر جارێکە ئێسامێ باسییان دەکەین هەر جارەی وەکو من دەڵێم بات ئەو تەوەرەیەکی سەرەتایی بێ دواتر کەسی لە هەر بوارێکدا کەسێکی مختص بانکەن، شارەسا و پسپۆر بانکەن بۆ لێکۆڵینەوە. لەبەرەوە بەڕاستی جێی گرفتە ئێستا، جێی کێشەیە، جێی ناخۆش حاڵیە کە ئێستا کۆمەلگەی کوردەواری بە ئاقارێکدا دەڕوە، ئاقارێکی خەتەر، کێشە کۆمەڵایەتیەکان، کێشە خێزانیەکان گەلێک زۆر بوونە. وەکو گوتم ئەگەر بێت و باسییان بکەین کێشەی منداڵ، کێشەی دایک و باوک، کێشەی ڕێز نەگرتن، کێشەی لە مابینی خێزان، کێشەی سۆشیال میدیا و هەروەها کێشەی ناڕاستگۆیی و هەروەها کێشەی نەبوونی گەورە و بچووکی، ئەمانە کۆمەڵێک کێشەن کە لە ناو خێزانەکاندا ئێستا هەستی پێدەکرێت بە زەقی هەستی پێدەکرێت. لەبەرەوە پێویستە لە هەر یەکێک لەم کێشانێک کە باسم کرد و دەیان و سەدان کێشەی تر پسپۆری تایبەت بانکەن، لێکۆڵینەوەی لەسەر بکەن. لەبەرەوە ئەرچی ئێوە زۆر قورسە، ئەرچی میدیا قورسە کە بێت و دەبێت و ئەم کێشانە بخاتە بەرباس و لێکۆڵینەوە، هەروەها کێشەکانیش دەست نیشان بکەین و چارەسەریشان بۆ دەست نیشان بکەین. لەبەرەوە لەگەڵ ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیایی کە ئێستا جیهانی گرتووەتەوە و کۆمەلگای ئێمەش بەشێکە لەو کۆمەلگا جیهانی یان خود بەشێکە لەم کێشە و گرفتانەی کە لە ناویاندا هەیە. ئەوەیە کێشەی ئەگەر باسی بکەین سەرەتا کێشەی سۆشیال میدیایە. کێشە سۆشیال میدیا کە لەبەرەوەی ئێستا شێوازەکانی کە لە هەموو جۆرەکانی سۆشیال میدیا کە هاتوۆتە ناو کۆمەلگەی ئێمە بەبێ بەرنامە هاتووە، یعنی وەرگیراوە تاچی کوردی، خێزانی کوردی بەبێ بەرنامە وەریگرتووە، بەبێ پلان وەریگرتووە، بەبێ ئامادەکاری وەریگرتووە، خۆی بۆ ئامادە نەکردووە و هەروەها هیچ شارەزایەکیشی لێ نەبووە، کەوتۆتە دەست خوێندەوار و نەخوێندەوار، گەورە و بچووک وەکو یەک بەشداری دەکا لە بەکارهێنانی. لەبەرەوە کێشە خێزانیەکان زۆر بووە، هەم لە ڕووی مادیەوە، هەم لە ڕووی کێشەی ڕەوشتیەوە و هەروەها هەم لە کێشەی ئاژاوەنانەوە لەگەڵ دەرەوەی خۆی و هەروەها درۆکردن و هەروەها ناڕاستگۆیی و کۆمەڵێک ئەم کێشانە کە دەکرێت باسییان بکەین. زۆر باشە مامۆستا ئەمیر، دەبینین ساڵ لە دوای ساڵ کێ ئامارەکان باز لەوە دەکەن کە ڕێژەی جیابوونەوەی خێزانەکان ڕوو لە زیادبوونی کردووە. ئێوە پێتان وایە هۆکاری سەرەکی بۆچی دەگەڕێتەوە کە خێزانەکان ساڵ لە دوای ساڵ ئەو ئامارانە ڕوو لە زیادبوونەوە دەکەن کە هەڵدەوەشێنێتەوە مەشکاریگەی لەسەر کۆمەلگا و خێزانەکان بە شێوازێکی گشتی دەبێت؟ بێگومان کێشە خێزانیەکان کە دەڵێ ئێستاگەر جەنابەت باس کرد ئامارەکان وەرگرین چینە دادگاکان تەمەشا دەکەین کێشەی تەلاق یەکجار زۆر بووە، یەکجیانەوە جیابوونەوە یەکجار زۆر بووە، هەر لە سەرەتاشەوە، یعنی نەک کە چوونە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە، پێش چوونە ناو پرۆسەکەش هەر لە کاتی دەستنیشانکردندا تەمەشا دەکەین جیابوونەوە دەبێت. لەبەرەوە من باسی خێزان دەکەم، لەگەڵ خێزانیش باسی سۆشیال میدیا دەکەم. هەرچی خێزانە، یعنی پرس و ڕاوێژ نەکردن، اختیارکردنی کچ بۆ کوڕ بۆ کچ بێ ڕاوێژکردنە لەگەڵ خێزان، بێ چوونەوە لای دایک و باوکە، چوونەوە لای گەورەکانە کە ئەوان تەجروبەیەکی ژیانیان هەیە کە چۆن هاوسەرگیری بکە، هەر لە ڕێگای سۆشیال میدیاوە، هەر لە ڕێگای ئەو ئەفلامانەی کە شەوانە بەبێ من دەڵێم ئەوە پیلانجێڕیە دژی خێزانی کوردی کە ئەفلامی وا مرۆڤ شەرم دەکا بە جیا تەمەشایکات چ جای لەگەڵ کوڕ و کچ و خوشک و داچی تەمەشای ئەو فلیمانە بکە، لەوانەیە ئەوانە ببێتە سەرەتایەک بۆ هاوسەرگیری، بۆ وروژاندنی لایەنی جنسی کوڕ و کچ. بەڵام تەمەشا دەکەین بێ گوێدانە بەهاو ئەو قیەمانەی کە لە ناو کۆمەلگاق و لە ناو خێزانی کوردی و هەیە بێ گوێدانە ئەو کە لەگەڵ ئەو بەهایانەی ئێمە لەوانەیە نەگونجێ، فلیمێکی تورکیە، فلیمێکی ئەجنەبیە کە لێ دەدرێ، لەوانەیە ئەوان کەلتورێکی جیابن لەگەڵ ئێمە، هەموو شتەکانیان لەگەڵ ئێمە تا دینیان، عادەت و تەقالیدیان، هەڵسوکەوتیان
شێوازیان بۆ ژیان جیاواز بێ لەگەڵ ئێمە بەڵام کە گەنجەکە لایانی جنسی دەوروژێ و بیر لە زەواز دەکاتەوە هیچ پرس و ڕاوێژێکی بە دایک و باوک و کەسە گەورەکان و ئەوانەی ئەزمونێکیان هەیە لەو بوارە پرسیان پێ ناکرێت لەبەرەوە کە دەچێتە ناو پرۆسەکە تەمەشا دەکەین ئەو بەهشتە نەبووە یاخود ئەو شتە نەبووە کە ئەو تێڕوانیوە لە ڕێگای فلیمەکانەوە لە ڕێگای سوۆسیال میدیا لە ڕێگای ئەنتەرنێت لە ڕێگای فەیسبوک لە ڕێگای ئەوانەوە کە تەمەشای کردو ئەمە جیهانێکی ترەوە جیهانێکی واقعە کە دەبێ بەرزەستە بکرێت بەڵام تەمەشا دەکەین ئەمە فانتازیایەکیان بۆ دروست کردووە کە جیهانێکیان بۆ دروست کردووە کە دوورە لە واقع دوورە لەو ژیانەی کە ئێمە تێیدا دەژێن لەبەرەوە تەمەشا دەکەین هەر لە سەرەتاوە تووشی گرفت دەبێت تووشی کێشە دەبێت جا هەیە بە جیابوونەوە تەلاقدان کۆتایی دێ هەشە بە گرفتەکان یعنی گرفتەکان ڕۆژ لە دوای ڕۆژ کە ئەگەر تەلاقیشی لە دوانە بێ هەڵۆشانەوەی خێزانیشی لەگەڵ نەبێ بەڵام کێشەکان زیاد دەبێ و دادەگەڕێ بۆ ناو منداڵەکان ئەگەر منداڵیان پەیدا بوو کێشەی منداڵ دەنرێتەوە کێشەی دواتر خێزانی گەورە دەبێت دەچێتە ناو خێزانەکان ئەو پشتگیری ئەو کچەکەی خۆی دەکا و پشتگیری کوڕەکەی خۆی دەکا ئەم کێشانە ئێستا لە دادگاکان زۆر بەزەقی دیارە کە وەکو دەڵێ خەریکە لە دەبێتە دیاردە لە حاڵەت دەچێتە دەرەوە لەبەرەوە من ئامۆژگاریم بۆ خێزانەکانەوە کۆنتڕۆلی میدیاکان کۆنتڕۆلی تەلەڤیزیۆنەکان کۆنتڕۆلی ئەنتەرنێت بەدەست خۆیانەوە بێ بە تایبەتی لە تەمەنێک کە تەمەنی هەرزەکاریە تەمەنێک کە لەوانەیە ڕاست و چەوتی خۆی لێک زیانە کاتەوە کچ و کوڕەکان نەیزانێ هەتاوەکو ئێستا تەمەشا دەکەی کەسە گەورەکان زۆر تێدەکەون کەسە ئەزموندارەکان لەو گرفتەوە دەگرێن زات جای کەسێک کە تەجروبەی ژیانی نەبێ لەبەرەوە دەبێت زۆر بە وریاییەوە زۆر بە حەزەرەوە هەڵسوکەوت لەگەڵ سوۆسیال میدیا و هەروەها ئەو ئەفلامانەدا بکەین کە شەوانە وەکو پێخۆرێک وەکو خۆراکێک دەرخواردی تاچی کوردی دەدەن و هەروەها دەیانەوێت خێزانەکان بە بەرنامە هەڵوەشێنەوە کە هەڵوەشانەوەی خێزانیش کە ئێستا ئەوروپا من دەڵێم ئێستا ئەوروپا دەیانەوێت خێزان دووبارە دروستکەنەوە لە بەهۆی ئەو هەموو کێشە و گرفتەی کە تووشیان بووە بەهۆی ئەو ناڕەحەتی تووشیان بووە بەهۆی ئەو پاشاگەردانەی لە ڕووی خێزانیەوە تووشیان بووە دەیانەوێت دووبارە چاو بە پێکەوەنانی خێزان تۆکمەکردنی خێزاندا بخشێنەوە بەڵام تازە حکومەت و لایەنە پەنوێردارەکانی خۆمان تازە کاوێژی ئەو ڕابردووی ئەوان دەکەن کەماوەستاێکی شکست خواردویان تێدا هەیە بەڵام ئەوان دەیانێت پرسیارە کوردی بە ئاقارێکدا بن بەڕاستی ببێتە پاشاگەردانی حکوومەتی هەرێمی کوردستان لایانی میری لایانی پەیوەندیدار وەزارەتەکان ینی چ ڕۆڵێکیان بینیوە لە لاوازکردنی پەروەردە لە تاکەوە لە منداڵ بۆ گەورە تاوەکو قۆناغە جیاوازەکان دەبینین بێ کەمکردنەوە و بێڕۆڵکردن و لاوازکردنی ناوەندە ئاینیەکان بە دیاریکراویش مزگەوت یاخود مامۆستایانێکی ئاینی کە لە بەرژەوەندی کۆمەڵگا و پەروەردە و وەروە خێزان قسە بکەن دوور دەخرێنەوە لا دەدرێن بە بیانی و جیاواز یعنی هەموو جۆرێک لە جۆرەکان کاراسانی دەکرێت بۆ بەڵا ڕێدابردننی خێزان و وەروەها هێنانی کۆمەڵێک فکرە و ئایدیای جیاواز کە لەگەڵ کولتوری کوردیش و حتا بیرروباڕ و ئاینی تاکەکانیش ناگونجێ حکوومەت بۆچی وا دەکا بە چه ئامانجێک وا دەکا و نەتیجەکەشی چی دەبێت بێگومان حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان ڕۆڵێکی خراپیان هەیە دەستێکی خراپیان هەیە لە تێکدانی شیرازەی خێزان چونکە ئەوان بەدەستوانە ئێستا دەتوانانی وەکو جەنابەت باس کرد لە خوێندندا زیاتر ئێستا لە وڵاتێک وەکو سین وانەی ڕەوش دەخوێندرێ بەڵام تەمەشا دەکەین لێرە ئاینی میلەتەکەت بێ ئەرزش و بێڕۆڵ دەکرێت ئەگەر هەفتەی وانەیە کە بێ ئەوش لە وانەی کۆتایی دادەنێن یان کەسێک دەیڵێتەوە کە پسپۆری لە ئاین نییە چ جای مزگەوتەکانیان کە بێڕۆڵ کردووە چ جای مامۆستایانی ئاینیان بێڕۆڵ کردووە هەتاوەکو لە قەزیەی زەواجیش تەمەشا دەکەین دەیانەوێت ڕۆڵی ئاینێنێ زیاتر بیدەنە لایەنە یاساییەکەی لە بەرچاو بگرن کە بۆ خۆمان کۆمەڵگەی ئێمە زیاتر ناڵێن بە لە ڕووی یاساییەوە پشتگوێ بخورێ بەڵام لەبەر ئەوە یعنی پێشتر ئەگەر بێت و ینی وەکو کوفر وابوو وەکو شتێکی زۆر قێزەون بوو کە چۆن لە شریعەتیشدا ئەبغەض الحەلال عند الله الطلاق کە شتێکی زۆر شیرین بوو لە ناو کۆمەلگاگە بڵێن ژن و مێردێک لێک جیابێتەوە کە خوارێکی پێداوە بەڵام شتێکی قێزەونیشە
لە ناو کۆمەلگا چونکی پەیوەندی بە هەر بە کەسێکەوە نیە ئەو گرێبەستێکە عەقدێکە لە مابینی دوو تاک دەکرێت دوو خێزان لەوانەیە دوو بنەماڵە لەوانەیە دوو عەشیرەت لەسەر ئەو هاوسەرگیریە تا زەواجی سیاسی هەیە کە لەوانەیە دوو لایەنی سیاسیش لەسەر ئەو زەواجە لێک نزیک بنەوە. بەڵام تەمەشا دەکەین ئەوان ڕۆڵی مامۆستایان ڕۆڵی ئاینیان کەم کردوتەوە کە ناتوانن یعنی دەرسە خوو ڕەوشتە ئاینیەکان ناخوێندرێن کە دەکرا لە سەرەتاییەوە چۆن ئەلفوبێ دەخوێندن ئەلفوبێ ڕەوش بخوێنن ڕێزگرتن پابەتبوون بە کۆمەڵی قیەم و بەهاوە کە لێی لا نەدەن. بۆ نمونە من وەکو چیرۆکێک بۆتان باز دەکەم کە کۆمەڵێک شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە دایکی دەینێری بۆ بەغدا بۆ خوێندن لە گەیلانەوە بۆ خوێندنی دەنێری بەڵام یەکێک لە بەها گرنگەکانی کۆمەلگا و ئاینی ئیسلامی تێدەگەێنێ کە ئەویش ڕاستگۆیە دەڵێ کوڕم من دەنێرم بۆ خوێندن ئەو پارەی کە هەمانە لە ناو پرێسکەیەکی دەکەم لە بن باڵتی دەبەستم بۆ ئەوەی مەسروفی خۆتی پێ بکەی بەڵام ئامان ڕاستگۆ بە درۆ نەکەی. کاتێک شێخ عەبدولقادر لەگەڵ کاروانێکی زۆر دەچێت بۆ بەغدا لە ڕێگا تووشی کۆمەڵێک دز و چەتە دەبن لە ڕێگا هەمویان ڕوود دەکەن بە تۆبزی بە زەخت بە فشارهێنان پارەکانیان لێ دەستێنن. دوای ئەوە کە بەلای شێخ عەبدولقادر کە منداڵێکی بچووکی 8 ساڵ 9 ساڵیە بەلایدا تێدەپەڕن دەڵێن کوڕە تۆ خۆیتت پێ نییە دەڵێ پارەت پێ نییە دەڵێ بەرەوەڵا پێمە دەڵێن لەکوێت حەشاداوە لە بن باڵم بەستۆتەوە دزەکە گرنگی پێ نادا نازانێ منداڵێکی ئەوانی تر گەورەکان وەکو دەڵێ 1000 درۆیان کردو پارەکەشیان لێ سندن گوتیانە پێمان نیە و پێشیان بووە بەڵام ئەو منداڵە بێ ئەوەی عەزیەت بدرێ بۆ ئازار بدرێ تەماشا دەکەن پارە ئەعتراف دەکات دەڵێ پارەم پێیە. کاتێک پارەکە هەمووی دەبن بۆ لای سەرکردەی دزەکان باسی ئەو منداڵش بۆ دەکەن دەڵێ پارەکانتان هەمووی وەرگرت دەڵێ بەڵێ دەڵێ بەس وەڵاهی منداڵێک زۆر سەیر بوو هەر بە تەنیشتیدا ڕۆیشتین گوتمان پارەت پێنی گوتی پێمە لێشمان نەداوە هیچمان عەزیەت نەداوە دەڵێن دەبڕۆ بۆم بێنن ئەو منداڵە سەرکردەی دزەکان دەڵێ کاتێک شێخ عەبدولقادر دەبن کە منداڵێکی بچووکە دەڵێ کوڕی گەنجە تۆ پارەت پێ دەڵێ بەڵێ دەڵێ لەکوێت حەشارداوە دەڵێ لە بن باڵم بەستۆتەوە. دزەکە سەرکردەی دزەکان زۆر سەیری پێدێ چۆنەوە ڕاستگۆیە ئەو منداڵە کاتێک کە لێی دەپرسێت دەڵێ بۆ بە دزەکان دەڵێ بیگەڕێن تەمەشا دەکەن دەیپشکنن پارەکە دەدۆزنەوە دەڵێ کوڕی گەنجە تۆ بۆ خۆ کەس ئەتۆی نەدەپشکنی بۆ نەتگوت پێم نییە دەڵێ من چۆن درۆ دەکەم دەڵێ ئاخا بۆ چوای لێکردی کە ڕاستگۆبی درۆ نەکەی دەڵێ وەڵای دایکم وعدم لێ وەرگرتووە بەڵێنم لێ وەرگرتووە کە لە ژیانمدا درۆ نەکەم بەو مەرجەیەمیش ناردومی بۆ خوێندن. سەرکردەی دزەکان لەوێدا تۆبە دەکات دەڵێ من لەسەر دەستی تۆ تۆبە دەکەم من چەند ساڵە خیانەتم لە خوا کردووە دەست دەکا بە گریان و تۆبە دەکات بە دزەکان دەڵێ ئەگەر ئێوەش تۆبە لەگەڵ من دەکەن دزەکان هەمووی تۆبە دەکەن لەسەر دەستی سەرکردەی دزەکان و سەرکردەی دزەکان لەسەر دەستی شێخ عەبدولقادری گەیلانی. سەرکردەی دزەکان دەڵێ کەواتە من لەگەڵتان دێم لەبەرەوەی چەتەیتر هەیە لە ڕێگا هەتا بەغداش پاسەوانیتان دەکەم. من مەبەستم لەم چیرۆکە ئەوەیە یعنی ئەگەر مانی بەهاکان ڕاستگۆیی کە ئێستا تەمەشا دەکەین کۆمەلگا منداڵ لەسەر ناڕاستگۆیی ڕادەهێنین لەسەر کۆمەڵی قیەمی ئەو قیەمە ناشیرانیان ڕادەهێنین کە کۆمەلگەی کوردی پێ ناشیرن دەبێت کە هەڵقوڵاوی کۆمەلگەکانی ترن لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ بەهارەسەنەکانی کوردەواری ناگونجێ تەمەشا دەکەین بێ ئەرزشکردنی ئەم قیەمانەوا دەکا خێزان بێ ئەرزش بێ خێزان وای لێ بێ هەڵوەشێتەوە لەبەرەوە ئەمە دام و دەستگا حکومیەکان دام و وەزارەتەکان وەزارەت تایبەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف کە لێی بەرپرسە کە چاوێک بەو پرۆگرامانەدا بخوێنەوە هیچ نەبێت سوود لە سین و وڵاتانە وەرگن کە دەرسی ڕەوشتیان هەیە لەسەر ڕەوشت منداڵ پەروەردە دەکەن بەهاکانیان لە دڵدا دەچێنن چونکی تواتر ئەگەر ئێستا منداڵێک کە گرنگی پێنەدەن بێ ئەرزشی بکەن لە داهاتووداوە دەبێتە کاربەدەستێک کاربەدەستەکە ئاوا شێخ عەبدولقادری گەیلانی کە بە منداڵی درۆی نەکرد بەڵام ئێستاش خەڵک سەردانی مەزارەکەی دەکات وەکو دەڵێ دەچن سەر مەزارەکەی و پەیمان نوێ دەکەنەوە کە ڕاستگۆ بن کە بەها ئیسلامی جوانەکانی کوردەواری لە خۆیاندا بەرجەستە بکەن کەواتە ئەمە ئیشی دەستگا پەیوەندیدارەکانە کە ئیش لەسەر جێرانەوەی ئەم بەها جوانانە بکەن بۆ کۆمەلگامان بۆ ئەوی کۆمەلگایەکی تەندروست لە داهاتوودا خێر و خۆشی بۆ هەمووان بێت و نەوەک ببێتە بەڵاو نەهامەتێک بەسەر کۆمەلگاکەمانەوە. زۆر باشە مامۆستا ئەمید لە ئێستادا چارەسەرەکان چین بۆی کە کێشە کۆمەڵایەتیەکان کێشە خێزانەکان هیچ ناڕوو لە کەمبوونەوە بکەن و نەبنە دیاردەیە کە تەواوی کۆمەلگا پێوی بناڵێنێت و ئێستاش لەمڕۆ دیبیتێکەر بۆ بۆنەیە ساز دەکرێت بۆ پاراستنی خێزان لەو چوارچێوەیەدا پێ دوایە ئەم دیبیت و پانێڵانە کاریگەریەکی باشی دەبێت لەسەرەوەی کە
پەروەردەیەکی خێزان بە کۆمەلگا ببەخشێت؟ من لام وایە هەر قسەکردنێک، هەر نووسینێک، هەر بەرنامەیەک، هەر پانێڵێک، من دەڵێم حەقی وایە ساڵانە کۆنفراس کۆنگرەی گەورە بەسرێ و هەروەها مامۆستایانی ئاینی کەسی پسپۆر لەو بابەتانەدا بەشدار بن هەموو لایەنەکان، هەم لە ڕووی زانستی، هەم لە ڕووی ئاینی، هەم لە ڕووی کۆمەڵایەتی کەسایەتیەکان بەشداری بکەن لەو پانێڵانە لەم کۆنگرە و کۆنفرانسانەدا کە دەرەنجامی لێکۆڵینەوە دەرکەوێ کە چ هۆکارێک بۆتە تێکدانی شیرازەی خێزان لە هۆکارەکان بکۆڵێتەوە بۆی چارەسەری بۆ دامێت، چونکە ئێمە نەگەر نەزانین هۆکارەکان چۆن چارەسەر نەخۆشێک دەچێتە لای دکتۆر تەشخیصەکە گرنگە، چۆن تەشخیصی بکەین بۆ ئەوەی چارەسەری بۆ دابنین. لەبەرەوە من لام وایە ئەو ئازادیەی کە ئەو ئازادی ڕەهایی کە بە ناوی ئازادی ڕەهایە بەڵام تێکدانی شیرازەی خێزانە، لەبەرەوە ئازادی لە کاتێک دەدرێت کە تۆ هەز بە ئازادی بکەیت کە بزانین ئەرک و مافت چییە. من دەڵێم دەبێت پاداش و سزا هەبێت لە ناو خێزاندا. ئەگەر پاداش و سزا هەبوو دەتوانی تاکێکی جوان و تاکێکی بەڕەوشت و ڕازگۆ پەروەردە بکەیت. بەڵام ئەگەر پاداش و سزا نەبێت بەس پاداش بکرێەوە، یعنی تۆ لەسەر هەڵەکان سزا نەدرێت، زا سزایەکە قۆناغبەندی بۆ بکرێ. من ناڵێن لێدان چارەسەرە، بەڵام لێدانیش بەشێکە لە چارەسەر، یعنی بێبەشکردن مەحرومکردن. چۆن کەسێک کە لە دایرەیەکدا سەرپێچیەک دەکا کۆمەڵێک ئیجراعاتی بەرامبەر دەکرێت بەس بە پلەبەندی دەکرێت، منداڵیش وایە. یعنی ئێستا من ئەگەر کۆمەڵێک شت باس بکەم تەمەشا دەکەین لە کۆمەلگەی کۆنی خۆماندا کە کۆمەلگەیەکی زۆر بێگرفت بووە، ڕاستە ڕێژەی ژمارەی دانیشتوان کەم بووە، ڕاستە لەوانەیە ژیان سادە بوو بێ، بەڵام تەمەشا دەکەین 12 کەس بوو لە ژوورێکدا ژیاون، دایک و باوک و کچ و خوشک و برا و لەوانەیە دەنگ و باپیر و هەمووی لە ژوورێکدا ژیاون. بەڵام ئێستا جیاکردنەوەی منداڵ، جیاکردنەوەی لە دایک و باوک لە هەموو شتەکان، یعنی ئازادکردنی غرفەی تایبەتی خۆی هەیە، مۆبایلی تایبەتی خۆی هەیە، ئایپادی تایبەتی خۆی هەیە، لاپتۆپی تایبەتی خۆی هەیە، تەلەڤیزیۆنی تایبەتی خۆی هەیە. ئەمانە هەمووی سەردەکێشەی بۆ کێشە، چونکی ئازادی ڕەها لە هیچ وڵاتێکدا سەرکەوتو نابێت، لەناو هیچ کۆمەلگایەکدا سەرکەوتو نابێت. دواتر دەبێت بازەکەی بدەین. ئێستا تەمەشا دەکەین لە ڕووی پێکێنانی خێزانداری، تەمەشا دەکەین لە ڕێی سۆشیال میدیاوە لە ڕێی ئەوانەوە هەڵدەبژێنێت، کچ و کوڕ یەکتر هەڵدەبژێنێت، لەبەرەوە سەرکەوتو نەبووە، بەس ڕووکەشەکەی دەبینین. لەبەرەوەی تەمەشا دەکەیت تۆ ناتوانانی منداڵەکە نسحەت بکەیت، لەبەرەوەی زۆربەی کاتەکان لە ژوورە تایبەتیەکەی خۆیەتی، ناتوانانی ئامۆژگاری بکەیت، لەبەرەوەی خواردن لەگەڵ یەکتر ناخۆی. من دەڵێم ئێستا گەڕانەوە بۆ سەر سفرەی خواردن، گەڕانەوە بۆ مەجلیسێک کە هەموو دایک و باوک و خوشک و براو نەنک و باپیر تێدا بەشدار بن، تەجروبەی ژیانی یەکتر لە کێشەکان، دانیشتنی هەفتانە و مانگانەی خێزان، ئەمانە چارەسەرن بۆ ئەوەی لە کێشەکان پێش ئەوەی گەورە بێ، پێش ئەوەی تەشەنە بسێنێ لێکۆڵینەوەی دەربارە بکرێ و هەروەها چارەسەری زووترین کات بۆ دابدرێ. وەکو دەڵێ ژوورێکی عملیات هەبێ لە ماڵەوە بۆ کێشە لە ناکاوەکان کە بەسەر کچ دادێ، بەسەر کوڕ دادێ، باوک تووشی لادان دەبێ، دایک تووشی لادان دەبێ، یعنی خێزانەکە تووشی هەڵوەشانەوە دەبێ. لەبەرەوە پێکەوە دانیشتن و قسەکردن و گفتوگۆکردن هۆکاری باشە، چارەسەری باشە بۆ ئەوەی لە یەکتر تێبگەین. بەڵام تەمەشا دەکەین ئێستا بێ ئەرزەشکردنی خوێندن، گەورە و بچووکایەتی نەماوە، ناوەندەکانی خوێندن مامەسا بێ ئەرزش کراوە لە دایرەکان، لەبەرەوە ئەوانە هەمووی حکومەت تێدا بەشدارن. بەڵام دەبێت کە حکومەت تاوانباری سەرەکیە، خێزانەکانیش بۆ خۆیان تاوانبارن، لەبەرەوە نابێت بچنە ژێر ڕچێفی یاسایەک کە دواتر بۆ خۆیان زەرەر دەکەن. ڕاستە کۆمەلگا دواتر هەمووی زەرەرمەندی گەورە دەبێت، بەڵام من دەڵێم گەڕانەوە بۆ سادەیی، گەڕانەوە بۆ کۆمەڵێک ئەو بەهایانەی کە لە باب و باپیرانماندا تێیاندا بووە، ئێمە بگەڕینەوە سەر ئەو شتانە ڕاستگۆیی، فێربوونی زانست، گەورە و بچووکایەتی، گوێڕایەڵی، ئەمانە کە ئێستا لە ناو کۆمەلگاکەی خۆماندا کەم بووە، لە ناو خێزانەکاندا کەم بووە، لەبەرەوەی خێزان وای لێ هاتووە بەرەو هەڵوەشانەوە دەچێت. کەی ئێمە توانیمان ئەمانە بجێڕینەوە بۆ خێزان، ئەو قیەمە ئەو بە جوانانە بگەڕێنەوە بۆ خێزان، ئەو کاتە دەتوانین خێزانێکی بەختەوەر، خێزانێکی خۆشگوزەران، خێزانێک کە پڕ بێ لە خۆشەویستی و ئاسوودەی، دوور بێ لە کێشە و گرفتەکان، خێزانێک کە هەرچەندە وەکو دەڵێ ئێستا بەرەو ئاقارێکی خراپ دەڕۆین لە ڕووی هەڵوەشانەوەی خێزان. ئەوروپا گوتمان بەرەو خێزان پێکەوە نانی خێزان دەگەڕێتەوە، بەڵام ئێمە تازە بە تازە دەگەڕێنەوە سەر
ڕابردووی ئەوان کە ئەوان لێی بەشیمانن و هەروەها کۆمەڵێک لێ کۆڵێرەوە کە هەیە لە کوردستان پسپۆر هەیە لە کوردستان ئاماژەی باشیان پێداوە کە کۆمەلگا بەرەو ئاقاری خراپ دەڕوا دەبێ بە قسەی ئەوام بکەین ئێستا بە قسەیان بکەین باشترە نەوەک سبەینێ کاڵک بە ئەژنۆ بشکێنین و بەڵام دادیشمان نەدا. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەمیر عەبدولقادر ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی لە ڕانیەوە لەگەڵمان و سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانت. بەڵازان دەچین لای ناوبڕێک و پاش کەمێکی دیکە دەگەڕێنەوە لات. دووبارە سڵاوتان لەبێدازان دەچین لای بڕگەی پەیامێران سەرەتا دەچینە پارێزگای هەڵەبجە بزانین دوایین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین دەچمە لای سامان فەتاح سامان سڵاوی خوارد لەبێت دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ سڵاوتان لێبێ دیارە من ئێستا لە ناو بازاڕی هەڵەبجەم ماوەی چەند ڕۆژێکە وردە نرخی مریشک بەرز بۆتەوە وەکارەکەشی بەشێک لە مریشک فرۆشان کە لە پشتمەوە دەبینن وەکارەکەی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە لە ئێستادا و لەم کاتەدا مریشک لە کێڵگە پەلەوەریەکانەوە بەرەو جنوب بەناردە ئەکرێەوە لە لایەکی تریشەوە کارەکەی بۆ گەڕێنەوە کە پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی دۆلار و نزمبوونەوەی دیناری عراقیەوەیە وەک دەبینن لە پشتی منەوە لە ئێستادا کیلۆیەک مریشک بە 300 دینارەکە نزیک بە 4000ەکە وەک دەبینین لە ئێستادا لێرە بازاری مریشک فرۆشیش بەشێک بە شێوەیەک لە شێوەکانیش بازاری کەم بۆتەوە بۆی ئەوەی کە نرخەکەی بەرز بووەتەوە وەک ئەو مریشک فرۆشانە ژاماژە بۆەکەن کە هەناردەی جنوبەکرە من ئێستا مریشک فرۆشێکم لەگەڵا کاک هیدایەت ئەگەر پێمان بڵێن وەکاری بەرزبوونەوەی مریشک چییە و ماوەی دەڕۆژێکە وردە مریشک نرخەکەی بەرز دەبێتەوە. وڵا برایان تاکەوەکارێک کە بۆ ئەوەی کە مریشک ڕووی لە گرانی کردووە بۆ جنوب ئەڕات بڕیارێکی حکوومەتی وەزارەتی ناوخۆشکەوەی کە دەرکرابێت مریشکی بە سوود داخلی هەرێم نابێت. بە شوەیەکی ناڕاستەوە خۆش پەیوەندی بە بەرزبوونی نرخی دۆلارەوەیە گرانبوونی مریشک گیان بەڵێ خاوەن قاعەکان پێشووتر لە هەمان کاتا کە جوچکیان ئەکڕی بە سنتێک کڕن بە دۆلارێک کڕن پێشووتر بڵێن دۆلار کە جێگیر بوو لە 120 بوو هەرزانتر ئەکەوت مەسروفی قاعەش بڵێن غازە کۆمەڵێک وەسایلی کەیە بۆ بڵێن عەلەفە بە دۆلار کڕیوانە ئێستا لە حاڵە کاتێکا بۆ پێشووتر فەردەیە عەلەف 30,000 کەوتە ئێستا چێتە 50,000 یعنی مەسروفی قاعە زیاتر ئەبێت لەسەری بەشێک لە وڵاتی گلەیەوەکەن کە نرخ بە شێوەیەکی گشتی لە بازارە یعنی چاودێری ناکرێت کۆنتترۆل ناکرێت بۆ من ناو مریشک فرۆشانی شابینی لە شوێنێک بە نرخێکە لە شوێنێکی تریش نرخێکی تر ئەمە گرفتی بۆ ئەوە دروست نەکردووە بۆ وڵاتی و بەرزبوونی نرخ دروست نەکردووە. بەڵێ وەڵا زۆر ڕاستە ئێستا بەس بە حکمی ئەوەی کە زۆر جار مریشک ئاوا ڕووی لە بەرزی کردووە ڕۆژ لە ڕۆژ بۆ منە 300 ناراچێتە سەر نرخەکان ئیمڕۆ بۆ مریش بۆ مندا ئەگیرێت بە 3800 سێرەکەی ئەو مەبلەغە مریشکەی کە داگیراوە بۆ من ئیمڕۆ نەمتوانێت تەواویکەم مشتری نەهاتووە ینی نەمتوانانی بیفرۆشم بەیانی کامێنێت تۆ سێرەکەی 300 نایتر ئەچێتە سەری ئەمە لە هەمان کاتێکە ینی جێگیریکی پێوە دیار نییە من ئیمڕۆ 3800 بێ بەیانی 4 بۆ نەبین 4000 بێ ئەمە نادروستێکی لە سیارەکانە دروستەکان بەرزبوونەوەی نرخە کاتیە تاکی بەردەوام بێ بەم شێوەیە وڵی وەکۆی جملە فرۆشەکان پێمان بڵێن ئەلەن جارێ قاعەکان مریشێکی کەمیان تێکردێتەوە و جوچکەیان دەست ناکەوێت هەنێ جار جوچکە بەڕێگەی قاچاق خۆ داغڵە بێت ئەوەی کە حکوومەتیش تەوزیع ئەکات بەسەر قاعەکانە ڕێژەیەکی کەمە بۆ لە حەو مانگ جارێکاکە قاعەیەک بەریکەوێت سنووری هەڵبجەی شەهیدیش کە خاونێن خاوەنی قاعەکی زۆرێکی باشی هەیە قاعەیەکی باشمان هەیە بەڵام کە جوچکە نەبێتیکەن یانی هیچ. دانیار وەزارەتی کشتتوکاڵ دوێنێ ڕوونکردنەوەی بڵاو کردەوە لەوەی کە بەرزبوونەوەی نرخی مریش کاتیە بەڵاماوەی چەند ڕۆژی داهاتوودا نرخەکەی وردە دادەبەزێ وەکارەکەشی بۆ ئەوەیە کە لە ئێستادا لە بازاڕەکانی کوردستان نرخی مریشک بەرز بووەتەوە بەڵام
بە تایبەت لە سنووری پارێزگای هەڵەبجەش بەزەقی بەرزبوونەوەی نرخ دیارە و لە پشتی منەوە کە بینن مریشک فرۆشەکانی ناو بازاری هەڵەبجێ پێ دەڵێن لا ناوڵاتیانەوە لە ئێستاشدا کڕینی مریشک کەم بووتەوە لە سنووری پارێزگای هەڵەبجار چەندە کێڵگە پەلەوەریەکان ژمارەیەکی زۆر نزیک بە 6 کێڵگەی پەلەوەری بەخەوکردنی پەلەوەر و مریشکەیە بەڵام بەرزبوونەوەکەشی وەک ئەو مریشک فرۆشە ئاماژەی بۆەوە کرد لە ئێستادا خواست لەلایەن جنوبەوە بۆ مریشک زۆرە و لێرەوە ناردەی جنوب بکرێ ڕاستەخۆ لایەکی تریشەوە پەیوەندی بە نرخی دۆلارەوەیە کە کێڵگە پەلەوەریەکان خاوەن کێڵگە پەلەوەریەکان ئەو پێداویستیانەی کە بۆ کێڵگە پەلەوەریەکان پێویستە بە نرخی دۆلارێکردن و ئەمەش وەکار بۆ بۆی کە نرخی مریشک بەرز بێتەوە هاوشەوەی کاڵا و شمەکەکانی دیکەی ناو بازار کۆنتترۆلکردنی نرخی مریشکی لە بازارەکان بەدی ناکرێت بە تایبەت لە هەڵەبجە وەک بەشێک لە وڵاتی گلی ئەوەکەن کە لە بەشێک لە دوکانی مریشک فرۆشەکان بە نرخێکە و لە دوکانێکی تر بە نرخێکە بۆم شێوەیە نرخەکان جیاوازە لە دوکانێکەوە بۆ دوکانێکی تر پێشبینیەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا وردە سامانویستم ئەو پرسیارت لێ بکەم ماوەیەکی زۆرە نرخی دۆلاریش بەرز بووتەوە یعنی بۆچی ئێستاکە بەو شێوەیە نرخەکان گۆڕانکاری بەسەر داهاتووە بە تایبەت نرخی مریشک چکە لێرە ئێمە میوانمان لێرە هەبوو لە ستۆدیۆ نوێنەری با بڵێن داواجینەکان یاخودە و شوێنە کێڵگە پەلەوەریەکان باسی لەوەیان دەکرد کەوە قاعە هەیە لە هەرێمی کوردستان 5 جۆر ڤایرۆسی تێدایە کەوا لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکرێت بۆ ناو کێڵگە پەلەوەریەکانی کوردستان ئەوانیش هاوارودادیان بووکەوا زەر و زیانی دەکەن هیچ قازانج ناکەن هەتا باز لەوەیان دەکرد کە لە کەمتر لە چەند هەفتەیەک زیاتر لە بە 25,000 30,000 بگرە زیاتریش لە هەر قاعەیەک جوچکەکان و مریشکەکانی بوونەتە قوربانی ئەگەر بە دوواداچوونت کردوێ لەو بارەیەوە کێشە و گرفتی ئەو شوێنانەی یاخود داواجینەکان کێڵگە پەلەوەریەکان ئەوانیش گرفتیان چییە ئەوانیش قسەیان چییە لەسەر گرانبوونی نرخ یاخود ئەگەر زانیارێکت لەو بارەوە هەبێ لە هەڵەبجەش هەمان گرفت هەیە ڤایرۆسیش چۆتە بریشکەکانیەوەوە شوانە من بە دوواداچوونم کردووە قسەم لەگەڵ بەشێک لە هەم مریشک فرۆشانی ئێرە هەم خاوەن کێڵگە پەلەوەریەکانیش ئەوان وەکارەکەی بۆ هەرچەندە ماوەیەکی زۆرە یعنی نرخی دۆلار بەرز بووتەوە بەڵام ئاماژە بۆەکەن کە ئەمانیش عەلاف بە دۆلارەکردن و جوچکیش بەر بە دۆلارەکەن بە سنتەکردن لەبەر ئەوان ئاماژە بۆکن لە ئێستادا کاریگەرەکەی بە شێوەیەکی گەورەتر لە ئێستادا دەرکەوتووە جگە لەوەش تەنیا وەکار بەرزبوونەوەی دۆلار نییە وەکارێکی تریژەوەیە هەرچەندە ئەو کێڵگە پەلەوەریانەی لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەتوانێت مریشکی سنوورەکە دابین بکە لە بازارەکانی سنوورەکە دابین بکە بەڵام لە ئێستادا وە گوتم بخواست لەسەر مریش زۆر بووە لە جنوبەوە بەشێکی زۆری کێڵگە پەلەوەریەکان مریش ڕەوانەی خواروی عێراق دەکەن لەبەرەوە لە ئێستادا بووە تا ئەزمەیەک و بۆتە وەکارێک بۆەوەی کە نرخی مریشک لە ئێستادا بەرز بێتەوە بەرامبەر بە ئەتوانم بڵێم گۆشتی سوور لە ئێستادا ئەگەر مریشکێک لێرە لە پشتی منەوە ئەگەر مریشکێک بکڕیت تقریبان 14 بۆ 15,000 دینار دەکەوێت لە بەرامبەر ئەوەی کە بۆن منە کیلۆ گۆشتی سوور بە 12,000 یاخود 11,000 دینارە. زۆر سپاس بۆ پامنێرمان سامارفەتان لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان نبووی سپاس بۆ زانیاریەکان. بەڵازان دەچینە پارێزگای سلێمانی پامنێرمان ڕامیان عوسمان وەردەگرین. ڕامیان سڵاوی خوات لێبێت دوایین زانیاریەکان چین لە پارێزگای سلێمانی. دانیا سڵاوی خوا لێوەش بەیانیتان باش دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی ینی پانێڵێک بەڕێوە دەچێت سەبارەت بە ینی پاراستنی خێزان و کۆمەڵگە و شوناسی خێزان و کۆمەڵێک بابەتی دیکە بە ئامادەبوونی بەشێک لە چالاکوانان و توێژەرانی کۆمەڵاتی و توێژەرانی دەرونی و بەشێک لە مامۆستانی زانکۆوار و هەمامۆستانی ئاینی دیارە دۆخی خێزان و ڕۆژی خێزان تاوتوێ دەکرێت کە لە ئێستادا کۆمەڵگی کوردی خێزانەکانی کۆمەڵگی کوردی لە چه ئاستێکدایە چۆن دەبێت خێزانەکان مامەڵە بکەن لەگەڵ ئەو دۆخ و گۆڕانکاریانەی کە لە ئێستادا دێتە پێشەوە دەشمەلای زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجوێنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی و ئەو دابوونەریتانەی کە بەهۆی پەیوەندی هەیە بە ئاینەوە کۆمەڵگی کوردی کە ئێستا تا ئەندازەیەک تێکچوونی بەخۆی بینە یاخودنا دکتۆریان سوپاس بۆ ئامادەبوونێت فەرموو
ئەمڕۆ باز لە چیەکەن دکتۆر ئێوە قسەتان چیە لەسەر ئەو دابوونەریتانی کۆمەلگا ئایا پێتان وایە کۆمەلگا دابوونەریتی کۆمەلگا بەرە و تێکچوون و بەرە و داڕوخان ڕۆشتووە؟ بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان سەرەتا دەستخۆشی لێوە کە لە ڕاستیدا ئەم کۆنفرانسی ئەمڕۆ کە ئێستا تیا ئامادە بووین بەرهەمی دانیشتنی زیاتر لە 4 دانەمانکە کە لەگەڵ چەند ڕێکخراوێکی ئافرەتان و هەروە ژنان و پیاوان و بە چەند ڕێکخراوێکی ڕۆشنبیری و کولتوری لە شاری سلێمانیە هەوڵمانداوە کە لەسەر خێزان قسە بکەین چونکە بەڕاستی هەمومان هەستمان کردووە بەوەی کە خێزانی کوردی خەریکە بەرەو ئەوە ڕواکە شوناسی خۆی لە دەست بە و ئەو پێگە گەورەی کە خۆی هەیە بۆ ئەوشی لە دەست بچێ بە حکمی ئەوەی کە ئێمە لە وڵاتێکین کە تا ئێستا نەمانتوانین لە ڕووی ڕۆشنبیریەوە زۆرێ لە شەکەم بکەینە ڕۆشنبیریەک دابنین بۆ بەکارهێنانی سۆشیال میدیا و بەکارهێنانی نوێگەریەکان تازەگەریەکان و پێشکەوتنە جیهانیەکان کە وڵات ڕۆژ بە ڕۆژ پشتی تازە نوێ دەکەوێتە ناو بازاڕی ژیانەوە بەڵام لەبەرەوەی ئێمە تازە دەگەینە ئەو قۆناغە و هەروەها ئەو جیلەی کە بەرەو ئەو حاڵەتە دەچێت ڕۆشنبیری تەواوی پێ نییە هەستەکەین کە خەریکە خێزان بەرەو تەواو داڕمانێکی تەواو دەڕواوە خەریکە ودەوە وای لێبێ کە خێزان ببێتە شکستێکی گەورە لە کۆمەلگایە و ئەو کەسە ئەو خانە گەورەی کە چەندین کەسایەتی گەورەی پەروەدەکرد لە کوردەواری خۆمانە کە ئێستا ماوەی شانازین و مێژوشمان تاریخمان شانازی پێواکاوە تاکو ماوی نەمار جێگەی شانازیمانە هەستمە بەرزایەتە کرد بۆیە کە لەگەڵ ئەم ڕێکخراوانە ئەمڕۆ کۆبینەوە پێکەوە کە یەکدەنگی دروستکەین لەگەڵ هەموو چینەکانی کۆمەلگا نەک تەنها ئەمە لایەنێکی تایبەتی سیاسیە لایەنێکی تایبەتی فکری ئیش لەسەرکا بەڵکو و هەمومان بە پێکەوانێ ئەوەی کە ڕێکخراوی ژنان و ئافرەتان و پیاوان و حتا ڕێکخراوە مەدەنیەکان کۆدەنگی دروستکەین لەسەرەوەی کە پێکەوە ئیش لەسەر خێزانکەین بنیادنانەوەی خێزان. دو پرسیارم ئەوەیە یعنی زۆر جارێ ئەمە پێویستی ئەوە بین کە یعنی دەوترێ ئەم جیلەی کە ئێستا هەیە جیلی مناڵ زۆر جار کەسەکان دەڵێن ئەگەر بێت و ئەمانە گەورە بن ئەبێ کۆمەلگا چی لێ دەربچێ ئەمانە کۆمەلگا بەرەو کوێ بڕوە ینی جیلێکن دەرن ڕێز لە دایک و باوک ناگرن جیلێکن کە دابوونەریتی کۆمەلگایان بەلاوە گرنگ نییە دابوونەریتی کۆمەلگا شکێنن ئەمە پەیوەندی بە ئاینەوە هەیە. لە ڕاستی ئەمە خاڵێکی هاوبەشی نەتەنها تەنها ئاین نییە بەڵکو بریتێ لە کۆمەڵی خاڵێکیان گرتووە ئەمە دروست کردووە کێکێ لەوانە کە بریتێ لە دەست بەداربوونی خێزانێکی لەبار و سەلار کە ژینگەیەکی سەلار دروستەکە بۆی نەوەیەکی سەلار پێشکەش بە کۆمەلگا بکرێ کاتێ ئەو ژینگەیەمان تووشی نەخۆشی بە دەردی تا دروست ببێ ناتوانێت کەسی کارا و ئەندامی باش خاتە ناو کۆمەلگا ئەوەی بەڕاستی گەڕانەوەی ڕۆڵی دایکایەتیە بۆ دایکە بێ بەڕاستی ڕۆڵی دایکایەتی تەواوی خۆی پێ بدەین ئەو ڕۆڵە گەورەی کە ئەو ئەتوانێت کەسە گەورەکانی ناو کۆمەلگا پەروەدە بکە ئێمە کاتێککە ئەزانین ئەمە لە کۆمەلگا ئەم کەوتە دەرجێگەی شکست و هەروە ئەرکپان بە زیاد کردەوە زۆربەی کات هەیە دایکایەتیەکان دایکەکەن ئەوە ئەرکی بۆ دیاری کراوە توانێت ئەوەی نەماوە کە ڕۆڵی خۆی ببینێت کە ڕۆڵی دایکایەتیەکەیە ئێمە بەڕاستی ئیشمان لەسەر ئەمە کردووە کامانەوەی بینەوە خێزان بنیا بنێنەوە جارێکی تر بینەوە پێگەی خێزان دروستکەینەوەوانە کە خێزان بێتە هۆکاریەوەی شوناسی ناسنامەی نەتەوایەتیش و ناسنامەی ئاینیش و ناسنامەی پەروەردەیش بابە تاکەکە. زۆر سپاس دەست خۆش بۆ تۆ دانیار ینی ئەمە بەشێ بوو لە زانیاریە کان لەسەر ئەم پانێڵە تۆزێکی تر دەچینە لای پانێڵەکە و ئەوانی کە گفتوگۆ دەکەن توێژەری کۆمەڵاتی و بەشێک لە ڕێکخراوەکان کە لەسەر ئەم بابەتە زیاتر گفتوگۆ دەکەن دواتر ینی دیتێڵسی یان چیانە زیاتر لەسەر پانێڵەکە دەگواسینەوە بۆیەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیان ڕوسمان لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵمانە سپاس بۆ زانیاریەکان. وڵایزان دەچینە لای کۆمەڵەیەک زانیاری لەسەر جەستەی مرۆڤ بابینەری بین. 20 زانیاری لەسەر لەشی مرۆڤ. مرۆڤ لە کاتی نووسندا باڵای 1 سانتیمەتر درێژ ئەبێت بەڵام کاتێک بەخەبەر دێت وەک خۆی لێ دێتەوە. پانکریاس ئەکەوێتە لای چەپی لاشەوە. یەکێک لە ئەندامەکانی لەشی مرۆڤ بەشێکی لێلابێت دروستە بێتەوە. ئەویش بریتە لە جگەر. ئەو مادەی مونی نۆکی لێ پێک دێت ناوی کریاتینە. مادەی کاربۆهیدرات لە ناو دەمدا هەرس ئەکرێت. لە کاتی قسەکردندا جەستا 44 ماسوولکە بەکاردەهێنێت. ڕێژەی ئاو لە خوێنی مرۆڤدا لە 183. درێژی گەدە لە مرۆڤێکی ئاساییدا 25 سانتیمەترە. کەناڵی ئۆستاکیۆس ئەکەوێتە نێوان قوڕگ و گوێوە. دوورگەکانی لانکەرهانس ئەکەوێتە ناو پەنکریاسەوە. ژمارەی ماسوولکەکانی لەشی مرۆڤ 620 ماسوولکەیە. ژمارەی ئێسکەکانی کەلەی سەر 22 ئێسکە. گەورەترین ڕژێن لە لەشدا جگەرە. ئیشوکاری ڕژێنە لیمفاویەکان پاڵاوتن و پاکردنەوەی خوێنە.
ژمارەی سەمامەکانی دڵ 4 سەمامەیە. یەکێک لە هەستەوەرەکان کەمترین چالاکی هەیە، ئەویش هەستی بۆنکردنە. ژمارەی بڕبڕەکانی پشتی مرۆڤ 24 بڕبڕەیە. خڕۆکە سوور و سپیەکانی خوێن لە ناو مۆخی ئێسکەکاندایە. گەشەی کۆرپەلە لە مانگی شەشەمدا دەست پێ دەکات. لە کاتی پژمیندا مەحاڵە چاوی مرۆڤ بکرێتەوە. چەند زانیاریەکی گرنگ لەسەر لەشی مرۆڤ. بەشی دووەم. جەستە زیاتر لە عارەق لیگ دەڕژێنێت. خڕۆکە سوورەکان کاتێک دەمرن دەچنە ناو سپڵەوە. لاشەی مرۆڤ لە ڕێگەی گورچیلەکانەوە خۆی ڕزگار ئەکات لە شلەمەنیەکان. لە کاتی قسەکردندا شەویلاگەی خوارەوە دەجوڵێت. گەدە ئەکەوێتە لای چەپی لاشەوە. درێژترین ئێسقان لە لەشی مرۆڤدا لە ڕانەکانیدایە. مێشک لە 40 ئۆکسجینی خوێن بەکارەێنێت. ژمارەی لێدانی دڵی مرۆڤ یاسایی لە نێوان 60 تا 80 تپەدایە. بەهۆی خوێنەوە ئۆکسجین ئەگەندرێتە ئەندامەکانی تری لەشەوە. کەناڵە دەنگیەکان ئەکەونە گوێچکەی ناوەڕاست و ژمارەیان 3 دانەیە. گەورەترین خانەی مرۆڤ هێلکەدانی ئافرەتە. ڕەنگی سیەکانی مرۆڤێکی ساخ پەمەییە. لە هەر ناو لەپێکدا 27 ئێسک هەیە. مادە پرۆتینیەکان لە ناو گەدەدا هەرس ئەبن. مادە چەوریەکان لە ناو 12 گرێدا هەرسە بن. پلەی گەرمای مرۆڤێکی یاسایی 37 پلەی سەدیە. ئەو تەنها شوێنەی لەش کەوا خوێنی بۆ ناچێت قەرەنیەی چاوە. ئەو شتەی بربەرەکانەی لەگەڵ میکرۆبەکانە کات لە لەشدا خڕۆکە سپیەکانی خوێنە. دوای دەخولەک لە وەستانی دڵ مێشکیش دەوەستێت. ڕێژەی ئاو لە لەشی مرۆڤدا لە 170ە. بەڵازان لە پارێزگای سلێمانی ئەمڕۆ پانێڵێک بە ناونیشانی پاراستنی خێزان ژیان و شناس و گەشەپێدانی کۆمەلگایە بە هاوکاری کۆمەڵی ڕێکخراو و کەسایەتی ساز دەکرێت کە ئامانجلەی گەشەپێدانی خێزان و کۆمەلگایەوە هەروە گەشەپێدانی تاکەکانی کۆمەلگا و ڕۆشنبیریە بۆی کە خێزانێکی تەندروست و سەلامەت لە کۆمەلگادا بێتە ئاراوەروەها لەو پانێڵەدا باز لەوە دەکرێت کە چۆن پاراستنی خێزان دەکرێت بۆ چی بکرێت بووی کە خێزانەکان لێگەڵنەوە شێن و گیان نەبنەوەروەها باز لەوە دەکرێت کە ئایا لێکترازانی خێزانەکان تا چەند کاریگەی لەسەر ئەندامانی خێزان و منداڵان دەبێت بە ئامادەبوونی کۆمەڵێک کەسایەتی و ڕێکخراوی هەرێمی کوردستان ئەو پانێڵە ساز دەکرێت کە زیاتر ئامانجی ئەوەیە کە خێزانەکان بە شناس و کولتوری کوردی ئاشنا بکرێن. بەڵێ دانیار وەک ڕامیاریش ئاماژەی پێکرد ڕاستەم جۆرە پانێڵانە زۆر گرنگن بۆ شارکردنەوەی خێزان و تاقی کۆمەلگا، بەڵام گرنگترین شت ئەمڕۆ بۆ تەواوی خێزانەکان و کۆمەلگای کوردی پێویستە پەروەردەیە. پەروەردە لە پرۆسەی خوێندن، لە پرۆسەی مامەڵەکردن، لە تەواوی سێکتەرە جیاوازەکانی ژیانی کۆمەلگای کوردیە. ئێمە پێویستمان بە گرنگیدان و بەهێزکردنەوەی کەرتی پەروەردە هەیە. منداڵێک لە قۆناغەکانی سەرەتاییەوە چۆن پەروەردە بکرێت بە نیشتیمان پەروەریانە، بە ژینگە دۆستانە، بە باوەڕدارانە، بە مامەڵەکردنێکی جوان بێگومان ئەو تاکەی کەوا ئێستاکە 6 ساڵە 7 ساڵە 8 ساڵە دەچێتە قوتابخانە 15 ساڵی داهاتوو ئێمە نەتیجێ ئەوە وەردەگرینەوە کەوا کۆمەلگایەکی باشمان پەروەردەکرد و وەروەها گەڕانەوە بۆ کۆمەڵێک کللتوری جوانی ڕەسەنی کوردی، وەروەها پابەتبوون بە کۆمەڵێک بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و وەروەها کۆمەڵێک بنەمای تریشکەوە لە کوردستانە کۆمەڵێک ئاینی تریشمانەیەکەوە بەشێک لە بنەماکانیان هاوتەری بوو هاوسەنگن لەگەڵ بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام. ڕێزگرتنی کۆمەلگا گەورە و بچووکی بێگومان کۆمەڵگەکەمان لە لێواری سەر لێ شێواوی و سەرگردانی دەپارێزێ، چونکە هەڵوەشاندنەوەی خێزان ڕاستەوخۆ هەڵوەشاندنەوەی تەواوی کۆمەلگا بە دوای خۆیدا دێنێت. هیوا دەخوازین هەموو خێزانەکان دووربن لە هەموو کێشە و ناخۆشیێک و ناڕەحەتێک و نەبنەهۆیەوەی کە
جیا ببنەوە هەمیشە دڵخۆش و بەختەوەر بن. ئازان بەم بەرنمەیەمان بەم تۆرێمان ئێمە لێرەوە کۆتایی بە بەرنمەکەمان دێنین دەخوازیین کە سەرجەم ڕگە بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.